هەفتەی بێدەنگنابین بەردەوام و لە چالێکیەکانی ئێوارەی ئەمڕۆیان لەبەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان ڕۆژنامەنووسان چادری مانگرتنیان هەڵدا و یاداشێکیان ئاڕاستەی پەرلەمانی کوردستان کرد و تێیدا داوای لێکۆڵینەوەی ئەنجامەکانی دۆسی تیرۆری ڕۆژنامەنووسانیان کرد و ئەندامێکی لیژنەی ئامادەکار لە هەفتەی بێدەنگنابین ئاشکرای کرد کە تەنها بەو هەفتەیە ڕۆژنامەنووسان بێدەنگ نابن بەڵکو ئەو کەیسانەوەک خۆیان بەکراوەی دەمێننەوە و بەداداچوونیان لەسەر دەکرێت. ئەمە جۆرێک تیشە لە نەڕزایەتی دەربڕین دەرحەق بە و کردە تیرۆریە و داوا کەین لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە بەدەنگ خواستەکانمانەوە بین و بۆ ئەمەش هەر ئێستا یاداشتێکمان ئامادە کردووە کە ئەو داخوازیانی تایە کە هیوادارین سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستان بە شوێنداداچوونی بۆ بکات و لە ئاستیەوە بێت کە وەڵام بە خواستەکانی مەباتەوە. ئەم کەمپینەکە بۆ هەفتەیەک ئامادەکراوە وەکو بەشداریکردنە لە گەرمەی ئەو خەمە یاخود لە گەرمەی ئەو پرسەی کە غەدرێکی لەو شێوەیە لە یەکێک لە هاوڕەکانمان کراوە ئەگەر نا ئیشی ڕاستەقینەی میدیاکان و میدیای ئازاد لە دوای ئەم هەفتەیەوە دەست پێەکە. لەو کاتەوە دەست پێەکە کە جارێک تریش مەلەفی سۆرانی مامە حەمەزین دووەکەینەوە و لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە چ لە ڕاگەانی بیندراوە بیسرا و ڕۆژنامەکان لە ڕێگەی تحقیقی سەحەفی وردەوە بە دواییدا ئەچین و بەڕاستی بێدەنگ نابین. ئەندامانی پەرلەمانی کوردستان لەلایەنەوە پۆسیۆنەکان ڕای دەگەێنن کە خوێنی هاوڵاتیان لەم وڵاتە هێڵی سوورە و بۆ ئەمە بەسەر داوایەکیان ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە بە زووترین کادوەزیری ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان بانگێکی پەرلەمانی کوردستان بکرێن. ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان بە هیچ شێوەیەک لی بێدەنگ نابین هەڵوێستی جوامێرانەمان ئەبێ بەرامبەر بم کارە قێزەونە بەڕاستی تیرۆرکردنی سەردەژ عوسمان یان سۆرانی مامە حەمەیان هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە تیرۆرکردنی تەنها قەڵەمێک نییە تەنها دەنگێکی ئازاد نییە بەڵکو تیرۆرکردنی سەرجەم کۆمەڵگەی کوردیە بۆیە لای ئێمە تەنها خوێنی هاوڵاتیان هێڵی سوورە و هیچ شتێکی تر هێڵی سوور نییە. ئێمە وەکو لیستەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان لە دانیشتنی لە کۆتا دانیشتنی پەرلەمانە هەر سێلا یادەشمان پێشکەش کردووە داوای ئەومان کردووە کە ئەو کەسانی کەم تەرخەمن لە ڕوودانی ئەم تاوانە بە تایبەتی وەزیری ناوخۆ کە بەرپرسە لە پاراستنی ئەمن و ئاسایش بانگ بکرێ بۆ ناو پەرلەمان بۆ ئەوەی ئەو پرسیارانی کە دروست بووە لە لای ئێمە وەکو پەرلەمانتاران و لە لای سەرجەم خەڵک پرسیارەکان وەڵام باتەوە. هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و سەرجەم چین و توێژەکان دەتوانن بۆ پشتیوانیکردن لە کەیسی دژی تیرۆری ڕۆژنامەنووسان ڕۆژانە لە کاتژمێر 4ەوە تا 7 سەر لێوارە سەردانی ئەو چادرگەیە بکەن لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی. بڕیاریشە ڕۆژانە کار و چارەکەەکانی هەفتەی بێدەنگ نابین درێژیان هەبێت. بڕیارنامەکەی هێنێن سلێمانی.